بەفر و باران و سەرما هەرێمی کوردستان ئەگرێتەوە لە شەوی سەری ساڵیش کە شەوە ناسەقامگیرە بێت بەهۆی کاریگەری ناوچەیەکی پەستانزمی دەرێ ناوەڕاستەوە دیارە لە ئەمڕۆ شەپۆلێکی ئەمڕۆ شەمەوە شەپۆلێکی بارانبارین هاتوتە ناوچەکانی کوردستان و لە شاخاوەکانش بە تەواوەتی بەگشتی بەفر دەستی پێکردەوە پێشبینی وایە کە لە شەوی شەمە و ڕۆژ سبەی تەواوی ڕۆژی یەکشەمە بارانبارین لەسەر تاسەری ناوچەکانی کوردستان بارەوە لە هەرچی ناوچە شاخاوەکان و لە بەرزی هزار متر لەسەر ئاسی ڕۆدرێ بەرزن ئەگەری بەفربارینیان نێو بەرگی سپێ بپۆشن هەروەها لە نیوەڕۆی دووشەمە تاوەکو ئێواری ڕۆژی دووشەمە و تاوەکو شەوی دووشەمە پێشبینیەکەین بارانبارین لە بەشێکی سەتەری شارەکان ببارێت و هەروەها بەفربارین دابەزێتە نێو سنتەری شارەکان بە تایبەتی پارێزگای سلێمانی وەروەها چوارتاو ماوەت و پێنجۆن و ڕواندز و سۆران و تەنانەت دهۆک و زۆربەی هەرە زۆری ناوچە شاخاوەکان ئەگەری بارینی بەفریان و تەنانەت ناوچە بەرزایەکانی باکووری گەرمانیش ئەگەری بارینی بەفریان هەیە هەندێک کات کە شەوەوە ئاسایی بێتەوە بەڵام کاتیە پێشبینی وایە کە شەوی سەری ساڵش کە ڕۆژی چوارشەمەیە لە دوای ساڵی تازە و ڕۆشتنمان بنێو ساڵی تازە یەکی 2026 دووبارە بەفربارین و سەرما ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە و داواکەم لە خەڵکی خۆشەویستیش لە کاتی بارینی بەفردا نەچنە نێو ناوچە شاخاوەکان چونکە پلەی گەرما بە ڕێژێکی بەرچاو دابەزێت و شەختە و بەستنێکی زۆر ڕۆدا بۆ سەلامەتی گیانی خۆیان ئەم بەفربارینە گەرمیان شەکرێتەوە بەفر دێتە ناو شارەکانی سنووری داری گەرمیانش لە ناو سەنتەری شاری گەرمیان ئەگەری بەفربارین نێتەنها ناوچە بەرزایەکانی باکووری گەرمیان وەکو بناری بەمە و هەروەها شێختەویل و سەنگا و گربچنە بەڵێ ئەگەری بەفربارینیان هەیە بەتایبەت شەوی سەری ساڵ واز بکەین کاتژمێر نزیک 12 شەو خەڵک دێتە دەرەوە کاتە بەفربارین بارانبارین نییە لە شەوی سەری ساڵدا کە شەوە توانم بڵم تا ڕادێک سەقامگیرە بەڵام زۆر ساردا و چونکە پێشەوەش بەفربارانباریەوە بۆ کەشێکی ئەتوانم بڵێم ناسەقامگیری زۆر ساردی هەیە لە دوای کاتژمێر 12 شەو دووبارە ئەگەری هەیە ناسەقامگیری دروست بێتەوە